ئێمە گروپی سایان بیدایەت کە دروستبووین ساڵی 2000 بوو، دوای چەند ساڵانێکی زۆر کە باوی کاری با بڵێن ئامێرە غەربیەکان نەمابوو لە هەرێما، چونکە ئەو سەردەما بەس سەردەمێک بوو گۆرانی سونەتی و موزیکی سونەتی باڵی کێشا بوو بەسەر موزیکی کوردیا زیاتر. یەشێک لە جوانەکانی ئەم باندە ئەم گروپە لەوەیە کە زۆرترین ڕەنگیژی تیا بەکارهاتووە، زۆرترین ڕەنگ لە ڕووی شێوازی ژەندنەوە، لە ڕووی هەستەوە، لە ڕووی ڕۆحێتی ژەنیارەکانەوە لەم گروپا کۆبووتەوە. سیاسە گۆرانی کوردی ئاوانەی کە لەیاد کراون زۆری ئێهێنینەوە، بەڵام بەم ستایڵە کاری بۆ ئەەکەینەوە، تەوزیعاتێکی تازەی بۆ ئەەکەینەوە. لەو ساڵانەی کە وەستاوین و ئێستا دەستمان پێکردوتەوە بە وەرزێکی نوێ بۆ گروپی موزیکی ساند، فاکتەر زۆرە و فاکتەرانەی کە باری دارایی و ئابووریە و لەم ساڵانە شاکەم کێشەی ڤایرۆسی کۆرۆنا دروست بووە. بەڕاستی ئێمە وای کردووە کە ئێمە کارەکانمان ڕاگرین و نەتوانین لە شوێنێکە خەڵکیێکی زۆر بە کۆمەڵ کۆکەینەوانێ لەبەرەوەی کە کێشەی تەندروستیان بۆ دروستە بێ.